الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان ئیمانداران سەلامی خوای گەورەتان لەسەر بێ لە کۆتا جمعەی مانگی ڕەمەزانی پڕخێر و بەرەکەتین. حەمد و سەنا و سوپاسی پەروەردگارەکەین کە هیدایەتی داین بتوانین لەم مانگەدا بە ڕۆژ بە ڕۆژوو بین و بە شەویش لە زکر و فکر و مناجاتە بین لە حوزوری پەروەردگارە. داواکاری نەخوای گەورە لێمان قبوڵ کا بە لوتف و کەڕەمی خۆی. جێگەی خۆیەتی دەستخۆشی لەو مسلمان و ئیماندارانە بکرێت کە لەم مانگەدا بە ڕۆژوو بوون، لەم مانگەدا چالاک بوون، ئەهلی مناجات و دوعا و زکر و فکر بوون. لەم مانگە پیرۆزەدا دەستیان بەخێرۆ بوو، ماڵە هەژارەکانیان ئاوادان نەکردەوە، دەستیان بەسەر هەتیوان ئاهێنا، دڵی فەقیر و هەژاران و بێوەژنەکانیان خۆشە کرد. جێگەی خۆیەتی دەستخۆشی و پیرۆزبایان لێ بکەی، مژدە و مزگێنیان پێ بدەی کە بەڕاستی ئەو مسلمان و ئیماندارانە ئەم تەوفیق و یارمەتیە کە خوا داونی پێویستە سوپاسی خوای لەسەر بکەنەوانیش. جێگەی دەستخۆشیە، جێگەی پیرۆزباییە، جێگەی ئەوەیە کەوا دڵخۆشی خۆیان دەرببڕن، سوپاسی پەروەردگار بکەن کە خوا تەوفیقیدان لەم مانگەدا زاڵ بن بەسەر نەفسی خۆیانە، خواردن و خواردنەوە و شەهەوەت لەسەر خۆیان حەرام کەن، خەو ئیسراحەت لە خۆیان تێک بدەن. لەم مانگەدا لە پێناو ڕەزامەندی پەروەردگارە، جێگەی سەربەرزیە، جێگەی عیززەتە، جێگەی دڵخۆشی و جەژنانەیە. یا ڕەبی سەربەرز بن، مەحفوظ بن ئەوانەیشی کەوا لەم مانگەدا کەم تەرخەم بوون، نەکبەت و بەدبەخت بوون، دوعای هیدایەتیان بۆ ئەکەین، خوا هیدایەتیان با. بەڵام با بزانن مانگێک لە تەمەنیان ڕۆیوە تا نەمرن قەدر و حورمەتی ئەو مانگە نازانن کە چەند زەرەرێ گەورەیان کردووە، کە تایە بە ڕۆژوو نەبوون، کە تایە عیبادەتیان نەکرد، کە تایە خۆیان لە خۆیان ڕازی نەکرد. بۆیە پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ جاری لە جاران ئەڕواتە سەر مینبەر سێ جار ئامینەکە، لە پاشان کە لەسەر مینبەرەکە دائەبەزێت ئەسحابە نازارەکانی پێڵن یا ڕەسوول الله، دیمەنی ئەمڕۆت بۆ سەر مینبەر زۆر جیاواز بوو لە ڕۆژانی تر. پێغەمبەری خوا فەرمی چیتان بەدی کرد؟ وتیان قوربان سێ جار ئامینت کرد. دوعای کێ بوو ئامینت بۆ کرد؟ خۆ کەس دوعای نەکرد. پێغەمبەرگیان فەرمی صلی الله علیه وسلم لەو کاتێک کەوا سەرکەوت بەسەر مینبەر بۆ پلەی یەکەم، حەزەتی جیبریل هاو سەلامی خوای پێگەیاندم، رغم أنف رجل ذكرت عنده فلم يصلي علي. فرمي أي محمد خواي تبارك وتعالى سلامت ليك أفرميت لوتي أو كسبشكي ورسوا سوق بيت خجالت بي دور بي للرحمة إخوة كناوي تويلا بري وصلاوات لسلي نادا. اللهم صل وسلم وزيد وبارك عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. بۆیە هەر ناوی ئەو نازدارە برا دەمت بە سڵاوات بێ لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە پێغەمبەری خوا ئامینی کردووە بۆ دوعاکەی جبریل. فەرمی ئامینی دووەمیان ئەوە بوو کەوا فەرمی وەڕەغیمە ئەنف رەجل دەخەل عليه رەمەضان ثم انسلخ قبل أن يغفر له. فەرمی ئەی محەممەد ئەو کەسەی کەوا ڕەمەزان دێ بەسەریا و سێبەرەکە بەسەریا، بەڵام ئەوەندە عیبادەت ناکا خوا لە خۆی ڕازیکە، دەک خەجاڵت بێ. ڕەغیمە ئەنف رەجل یعنی لوتی بچێ بە گڵا، یعنی داماو بێت، بەدبەخت بێت. ئەم کەسە بەڕاستی شەقی و بەدبەختە، ڕسوا بێ کە ڕەمەزان دێ بەسەریا و حورمەتی لێ ناگرێ و ڕێزی لێ ناگرێ. ئەی محەممەد بڵێ ئامین. فەرمی منوشتم ئامین. فەرمی سێمیان رغم أنف رجل أدرك عنده أبواه كبرا
فلم يدخلاه الجنة فرمووی لوتی ئەو کەسەش بشکێ و سووک و ڕسوا و نەکبەت و بەدبەخت بێ کە باوک و دایکی گەورە بن لە لای ئەوەندە حورمەت و ڕێزیان لێ ناگرێ بەهۆی باوک و دایکی و بڕاتە باشتەوە. ئەم سێ دوعای کرد، منی سێ ئامینم بۆ کرد. دوعایە جبریل بیکا و ڕەسوولی ئەکرەم بەو پاکی خۆیە، بەو عەزەمەتی خۆیە، بەو زبانەی کە هەمیشە بە زکرەوە بووە ئامینی بۆ بکات دڵنیا قبوڵە بێت. بۆیە ئەوەی کەوا هەر کاتێک ناوی پێغەمبەر برا سڵاواتی لەسەر لێ بدەن صلی الله علیه وسلم کە مانگی ڕەمەزان هات دوعا بکە کە خوا لێت وەرگرێ و بە سەلامەتی بیێنێ بەسەرتا و بە سەلامەتی لێت وەرگرێت. عیبادەتی تیا بکە تا خوا لە خۆت ڕازی ئەکەی. مەیەڵە کات و ساتەکانی بە فیڕۆ بچێ بەسەرتا، کاتی زێڕینە لە تەمەنی ئینسانە. اینجا ئەوانەی کە باوکو و دایکتان ماوە پیرن و بەتەمەنن، بەهەشت لای ئەوانە، دەرگای بەهەشتی ئێوە باوکو و دایکتانە، خزمەتیان بکەن، وەف و ئاخ مەکەن بەدەستیانەوە. کاتێکە و زەمانێکە تەواوە بێ ئەڕوا بەڵام پاداشت و عیزەتەکەی لای خوا ئەمێنێ بۆ قیامەت. بۆ دنیایش هەر مناڵە بێ سەربەرز بێ، بە عیزەت بێ، بەختەوەر بێ، ئەهلی سەعادەت بێ، ئەوە لە خزمەتی باوک و دایکایەتی. ئەوە بەختەوەری دنیا و قیامەتی لای باوک و دایکێتی. ئاخ و ئۆف مەکەن بەدەستیانەوە، مەڵێ بیان و زۆر ئەگرن، مەڵێ ئەرکیان زۆر گرانە، مەڵێ زۆر ناڕەحەتن، قسەیان مەشکێنن، مەدەن لە ڕوویان، مەڵن پیرن تەواوتان کردووە، حسابتان نەماوە، حسابتان چووە. خوا بێ حورمەتتانەکە، خوا سووک و ڕسواتانەکە، خوا لە ناوتانە بە، خوا تەمەنتان کورتەکە. ئەگەر ئەتەوێت تەمەنت درێژ بێ بەختەوەر بی خزمەتی باوک و دایک بکە، بەڵێیان بۆ بکە، قسەیان مەشکێنە، حورمەتیان لێ بگرە. ئەوانەی کە لەم مانگە پیرۆزەدا خۆتان گرتەوە لە هەموو شەهەوات و خواردن و خواردنەوەیەک، زبانتان پاراست لە درۆ و لە غەیبەت و لە بوختان، زبانتان مەشغوڵ کرد بە زیکر و یادی خواوە، بە سڵاوات لەسەر پێغەمبەری نازدارەوە، دڵتان لە بوغز و حەسادەت پاک کردەوە، ڕووی خۆتانتان جوان کرد بە عیبادەت، دڵتان پاک کردەوە. ئەو عیبادەتەی کەوا ئێوەی گەیاندە پلەی تەقوا، یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەو قەلبە سەلیمەتان دروست کرد بەهۆی بەرەکاتی ڕۆژووە، لعلكم تتقون کە مەقامی ڕۆژووانە. بەڕاستی کردتان بە قەڵغان و پاراستنی خۆتان، چاوتان، دەستان، دڵتان، ئەخلاقتان، خوڕەوشتان بەهۆی ڕۆژووە نەرمونیان بوون، دڵتان پاک بووە بەهۆی ڕۆژووە، زبان و کارتان پاک بووە بەهۆی ڕۆژووە، سەربەرز و بەعیزەت بوون. ئەوانەی کەوا لەم مانگەدا ئیحسان و چاکەتان کردووە، مژدە بێ لێتان، ئێوە سەربەرزن، ئێوە بەختەوەرن، ئێوە بەردوعای چاکی جبریل و ئامینی پێغەمبەری نازدارەکەون صلی الله عليه وسلم. ئەخیر جمعەی مانگی ڕەمەزانە، ئەو کەسەی تا ئێستا بەدبەختی و نەکبەتی و تۆبە نەکردووە، لا یەزال و بەردەوام بانگ بێژەکەی ئەوەڵی مانگی ڕەمەزان هەر هاوارەکە، یا باغی الشەڕ ئەقسر، یا باغی الشەڕ ئەقسر و ئەقبل. ئەی ئەو کەسەی تا ئێستا ئەهلی شەڕ و بەدبەختیت، لا یەزالە و بانگ بێژە بانگ تەکا بۆ ڕەحمی خوا، بۆ بەزەی خوا، بۆ تۆبەکردن و گەڕانەوە. مەڵێ تاوانم زۆرە، گوناهم زۆرە، ئێستەیش دەرگای خوا کراوەیە، چەند ڕۆژێکی ڕەمەزانی ماوە، بەدەم ئەو بانگەوازەوە وەرە تۆبە بکە، با خوای تەبارەک و تەعالا بەدلی خراپەکانی بۆ بکا بە چاکە و بەختەوەر بیت. یوبەدل الله سەیئاتهم حەسەنات. خۆت بەدبەخت مەکە بە تەواوی. ئەو کەسانەی کەوا لەم مانگەدا بە ڕۆژوو بوون بە عیزەتەوە، بە ورەی بەرزەوە، ئەو کەسانەی کەوا توانای باشتان هەبوو لەم مانگەدا خێر و چاکەتان کرد، دڵی مسلمانانتان خۆش کرد، خوای تەبارەک و تەعالا بۆ ئەوەی کەوا ڕۆژەکەمان زیاتر قبوڵ بێ و زیاتر ڕەحمان پێ بکا و بەزەی خۆی برژێنە بە سەرمانە، سەرفترەی لەسەر مسلمانان واجب کردووە.
بۆ هەموو مسلمانێک هەموو ئیماندارێک ساعێک لە گەنم ساعێک لە جۆ ساعێک لە کەشکەک ساعێک لە مێوژ برنجی تیا نییە لە حەدیسەکە برنج نییە برنج قیاس کراوە سەر گەنم و جۆ یان قیمەتی ئەمانە وەک چۆن خۆیان دروستە قیمەتەکەشیان دروستە ئازیزان و خۆشەویستان هیچ گومانێکتان لەوە نەبێ کەسانێک لێرە و لەوێ نە ئەهەلی فتوان نە فتوایان بەدەستە نە خوێنەواری گەوتۆشانەیە بەروردن گیانی زانایان من ورگی و من جەیبی قسەیەکەن ئەڵەن ئەوە دروست نییە قیمەتەکەی بەی دروست نییە تۆ لەیستەوە سەرفدرە بەی مسلمانان سار دەکەنەوە شەیطان ئاسا عولەما و زانایانی ئەم مەسەلانە حەسم کردووە خلاف منێن و ئاژاوە منێنەوە عەقیدە و بیر و باوەڕی مسلمانان تێک مەدەن میلەتی کورد کێشەی دینی نییە هیچ میلەتێوە نییە میلەتی کورد مسلمان نییە ڕێک و پێک دینیان وەرگرتووە لێیان تێک مەدەن سەریان ئێمە شێوێنن بەرەو خراپە مەیان بن خوای تەبارەک وتەعالە لە قورئانە قەد ئەفلەح من تەزەکا عولەما و زانایان ئەفەرموون ئەمە ئایەتێکە بۆ وجوبی سەرفترە یعنی ئەوانەی کەوا خۆیان پاک کردەوە لە ژەنگی گوناه و تاوان ئەوانە سەربەرز بوون سەرفترەیش هۆکارێکی پاککەرەوەی ئینسانە لە گوناه و لە تاوان وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم صدقة الفطر طهرة للصائم من اللغو والرفث وطعمة للمساكين سەرفترەی مانگی ڕەمەزان پاکەوەکەرە بۆ ڕۆژوان لە قسەی پڕوپوچ لە فیسق و لە فجور لە خراپە و خراپەکاری لە نوقسانی و ناتەواوی ڕۆژوەکەی سەرفترەکە بۆ ئەوەیە کە ڕۆژەکە تەکمیل کە تەواوی کە و هەروەها وطعمة للمساكين خۆراکێکە بۆ هەژاران دڵی هەژارانی پێخۆشەکەی خوا دڵت خۆشەکات خوا سەربەرز دەکا خوای گەورە هەمیشە بە دوای بیانوویە کە ئەگەڕێ لە عەبدەکەی خۆش بێ ئەفەرمی عەبدەکەم سەرفتت لەسەر واجبە ئەمە خۆت پاکەکەیتەوە پێی من یەکەمە کەفارەتی گوناهەکانت بۆت قسە پڕەپوچەکانت کە بە ڕۆژووی کردوتە لە مانگی ڕەمەزانە دڵی هەژاران خۆشەکەی بەو دڵ خۆشکردنی هەژارانە منیش دڵت خۆشەکەم تۆبەت لێ قبوڵەکەم جایزەی کوبرات پێ بەخشم باشتی خۆمت پێ ئەدەم بەختەوەرتەکەم سەربەرزتەکەم ئەمە مژدەی پەروەردگارە جا سەرفترە واجبە لەسەر هەموو مسلمانێک پیا و بێ ژن بێ مناڵ بێ گەورە بێ حوڕ بێ عەبد بێ کۆیلە بێ کرێکار بێ دەوڵەمەند بێ فەقیر بێ هەژار بێ ئەو کەسەی کەوا زیادی بوو لە جلوبەرگی جەژن و خۆراک و پێخۆری جەژنی و هەروەها بەمڕۆ بەڕاستی کەسە کرێچی بێت زیاد بێت لە کرێی خانووەکەیشی ئەمە سەرفتەی لەسەر واجبە هی خۆی ماڵ و مناڵی پێویستە بیدا کەسێک کە کوڕی گەورەی هەبێ و کچی گەورەی هەبێ پێویستە ئیزنیان وەرگرێ بۆ سەرفتەکەیان کە ئەیە چونکە ئەوان گەورە بوون و لەسەر خۆیانە بلوغیان هەیە تۆ باوکی نەفەقەیانە سەر تۆیە پێیان بڵێ کوڕی خۆم کچی خۆم ئیجازەم بن با سەرفتەکەم بۆ بدەم چونکە بێ خۆیان بیدەن بیان ئەی نەیان بوو ئەوەی تر واجب نییە بیدەن چونکە فەقیر و پاریان نییە ئیسە خەڵکی وا هەیە ئەڵێ من ئەڕۆم سەرفتەی بووگەکەمە دەم هی کوڕەکەمە دەم کورە کۆمەڵە شتەکە شەرع پێی ڕازی نییە ئەگەر سەرفتەیان بۆ ئەدەی ئەم باشیان لەگەڵاکەی ئیزن لە کوڕەکەت لە بووکەکەت لە خوشکەکەت لە براکەت وەرگرە ئەوسا بۆیان ودا ئەینا 100 جار بۆیان دەی دەرناچێت ئەبێ ئیز نەبن وکەن بەوەکی جا لە ئەوەڵی ڕەمەزان و عولەما فەرموون دروستە بدرێ حەتاکو پێش جەژنی نوێژی جەژن باشترین کات ئەوەیە کەوا بدرێت پێش نوێژی جەژن بدرێت بەڵام ئەو سەردەمە جیاواز بێ لەم سەردەما الفتوى تتغير بتغير الأزمان لەو سەردەما پێویستات وەک ئەمڕۆ نەبوو لەو سەردەما ژیان وەک ئەمڕۆ قورس نەبوو لەو سەردەما کابرا ئەگەر چنیە مێوژی ببوایە تۆزێک کەشکەکی ببوایە تۆزێک گەنمی ببوایە بیان کردا بەدانولەوە بیان خواردە ئەوە جەژنەکەیان بوو خۆراک و خواردن وەکو ئێستا نەبوو پێویستات وەکو ئێستا نەبوو بەڵام ئەمڕۆ بۆیە عولەما ئەفەرمون قیمەتەکەی باشترە لە قوتەکە کابرا هیچ فەقیرێک نییە لە ماڵەکەی خۆیان بەشی 2 هەفتە و 3 هەفتە برنج و نیسک و نۆکی لە ماڵەکەیان نەبێ بەڵام پارە لە گیرفانیان نییە نەخۆشە و پارەی دەرمانی پێ نییە مناڵەکانی جلیان لەبەران نییە بۆ ئەوەی کەوا کەم نەبن بە کەم سەیریان نەکەن ئەو پارەی پێویستە بیدا بە جلوبەرگ بۆ منداڵەکانی بۆ ئەوەی کەوا مەراسیمی جەژنی پێ بابەڕێوە بۆیە عولەما و زانایانی ئەمە فەرموویانە قیمەتی سەرفتە لە قوتەکە لەم زەمانە باشترە
ئیمامی شافعی فەرمێ دروست نییە بدرێ، بەڵام چەنەهای وەکو ئیمامی شافعی فتوایان داوە لەبەر مەصالح، لە متأخرینی شافعیان تێکیان فتوایان داوە القائلون بجواز إخراج القيمة في زكاة الفطر، ئەوانەی کە ئیجازەیان داوە کە پارە بدرێ لە جێ قوتی سەرفترە. ئیتر لە من و لە فیسار و لە زەید و لە عەمر عالمترن، ئەمانە ئەصحابی پێغەمبەری خوان تابعینن، یعنی ئەمانە حاڵی نەبوون من بەم ئاخر زەمانە حاڵی بووم لە دینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەوانە حەزرەتی عومەر ئەصحابی پێغەمبەری خوا کە پێغەمبەری خوا فەرمێ پێغەمبەر با تا عومەری کوڕی خەتاب بوو، مەلایکە لەسەر زاری قسەیەکە، حەزرەتی عومەر، حەزرەتی عەبدوڵای کوڕی عومەر، حەزرەتی عەبدوڵای کوڕی مەسعود، وهروها حەزرەتی عەبدوڵای کوڕی عەباس، معازی کوڕی جەبەل. پێغەمبەری خوا فەرمێت أعلم الناس بالحلال والحرام معازي كل جبلة، أو كسي لهمو كس ده حلال والحرام أجازته معازي كل جبلة. أمانة الصحابة بيغمر إخوان فرمي أنا دروستا قيمتي زكاة سرفة البدرية. أما لكتابي مصنف ابن أبي شيبة برجي سيصوع أفتاوت شوار نقل كراوة عمدة القاري برجي نو لا براش تما نقل كراوة، أو كسي كبا دعاء علمها قرية بۆی فتوای غەڵەت نەدا سەیری ئەم کتێبانە بکەن. ئەمە ئەسحابی پێغەمبەری خوان. ئیتر مەڵێ ئەوەی زەکاتی سەرفتە پارە با دروست نییە، وەڵڵا خەجاڵەت بووی درۆکەی. ئەسحابی پێغەمبەری خوا فتوایان لەسەر داوە، ئەسحابی پێغەمبەری خوا کردویانە. دین لەسەر خەڵق قورس مەکەن، دین لەسەر هەڵق ناڕەحەت مەکەن، کار و باری هەژاران قورس و ناڕەحەت مەکەن. لەناو تابعینەکانە عومەری کوڕی عەبدولعەزیز کتابی ناردووە بۆ هەموو شوێنەکان کە لە سەدەمی خلافەتی خۆیان، فەرموویەتی ئێوە کە سەرفترە وەرەگرن یا ساعی یا نیو ساع یا قیمەتەکەی وەرگرن. ئەمیش بە هەمان شێوە لەو کتێبە نەقڵ کراوە مصنف ابن أبي شيبة. شێخ حەسەنی بەسری کە یەکێکە لە عولەمای ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا بأس أن تعطى الدراهم في صدقة الفطر، هیچ مشکلێکی تیا نییە کە لە جێی قوتی سەرفترە قیمەتەکەی بدرێن. و هەروەها لەوانە لە عولەمانەی تر مسألة طاووسە، عەتای کوڕی ڕەباحە، ئیسحاقی کوڕی ئیبن ڕاویە، سەفیانی سەوریە. ئەمە مصنف ئەبی شەیبە بە هەمان شێوە بەرگی 374 نەقڵ کراوە، مەوسوعەی ثەوری، و هەروەها فەتح الباری بەرگی 4280. بۆی ئەم نەسانە خوێنمەوە خەڵق حاڵی بێ، یعنی مەلایەکە قسەیەکە ئەوە دروست نییە مامۆستا وای وتۆ بابە غەڵەتی کرد سەری دای لەبەر. عولەما و زانایان فەرمیانە دروستە ئەمڕۆ لە گەرمەکە باشترە، لە برنجەکە باشترە. ئەوەڵێ برنج دروستە، برنج ئەسڵەن دروست نییە. ئەسڵەن برنج لە حەدیثە نەهاتوو ئەگەر بڕات ئەو باسە. برنج ئەمڕۆ قیاسە وەسەر گەنم کە قراوە بە قووت. لەو سەردەمی پێغەمبەری خوا پێغەمبەر باسی برنجی نەکردووە. گەنم، جۆ، مێوش، کەشکەک، خورما و قەسب ئەمەی باس کردووە. دەی کابرای فەقیری سەتۆ قەسپی پێ دەی ساعی مێژبێت چی پێکە ڕۆ لە بازاری فرۆشە بە هەرزان، گەنمەکەی پێدەی ئەڕوا بە هەرزانەی فرۆشە لە بازار. کورە برنجەکەیشی بۆ کڕی پێدەر کابرای دوکاندار بە گرانەیدا بە تۆ کۆدەی بۆ سەرفترە بە هەرزان لە یەکڕێتەوە، زەرەری فەقیری تایە. ئیسلام دائیمە مەساڵەی فەقیر لە یەک داوەتەوە. و هەروەها لەناو فوقهای مەزاهیبە عەمری کوڕی ئەوزاعی، ئەبوو حەنیفە کە ئیتر ئەهلی عەقڵ بووە، لە مەدرسەی عێراق بووە کە مەدرسەی عەبدوڵای کوڕی مەسعودی لێ بووە، مەدرسەی عەقڵی تیا بووە. ئیمامی شافعی کە چۆن باسییانەکە وەسفیانەکە، ئەحمەدی کوڕی حەنبەل سەر مەزهەبێکە یەکێ لە ڕیوایەتەکانیان فەرمێت قیمەتی قوتی سەرفتە باشە. اینجا لە سەرووی ئەمانەیشەوە شەمسەدینی ڕەمەلی لە شافعیەکانە، ئیبن تەیمیە، ئەوانەی کە ئەم قسە غەڵەتانەکەن زۆر بە قسەی ئیبن تەیمیەکەن. ئیبن تەیمیە لە مەجموعی فتاوای خۆیان بەرگی 25 لاپەڕە 79 ئەویش بە هەمان شێوە فتوای لەسەر ئەوە داوە کەوا باشترین حەل ئەوەیە کەوا قيمتكي بدل بهجاران. وأما إخراج القيمة للحاجة أو المصلحة أو العدل فلا بأس به، فالإطعام والنقود جائز ويجزئ تبرئ الذمة بإخراجه. مفتوى كابرايش كفتوى دا ابن تيمية رحمة إخوانه هميان به. إذا بودين لسخل قرصكن، بودين لسخل نارعتكن، بو خلط صادكن ولا عبادة. زر لفقير وجاران دن، فقير وهجار أمره بيويستي بباركيتي. حکمەتی سەرفترە ئەوەیە کەوا تۆ هەژار لە هەژاری ڕزگارکەی، ئەوەیە کەوا دڵی هەژارەکە خۆشکەی، ئەوەیە کەوا قازانجی هەژارەکە لێک دەیتەوە. کاکە هەژار گەرمی بۆ چییە؟ هەژار مێوژی بۆ چێ لایەکیان شەکرەیانە بیخوا توی شەکرەکەی بەرزەبێتەوە، خورمای بۆ چێ شەکرەکەی بەرزەکاتەوە.
مناڵی داما و جلی لە بەرگانێت چی لە قەسبی قورما بکات، چی لە گەنم بکە. بۆیە پارەکە ئەمڕۆ باشترە و چاکترە و چاکتر دەرەچێت لە گەنم و لە جۆ و لەمانە. برنج لە حەدیسان نەهاتووە یەکێک لەو بیدعانەی کە ئەمانەڵن برنجە. ناڵم برنج دروست نییە، برنج دروستە، بەڵام لە حەدیثەکە نەهاتووە کەواتە قیمەتەکە باشترە و چاکترە. وە کەسێکیش توانای کەمتر بوو مەسەلە لە فیدیا لە کەفارەدا برنجەکە بە مشکلەیەکی نییە، بەڵام لەسەر خەڵق قورسی مەکەن. ئێمە ئەوەڵێ ئەم مانگە پیرۆزە مانگی ڕۆژوو مانگی قورئان بوو. قورئان و ڕۆژوو لە مانگی ڕەمەزانە هەردووکیان زۆر خوێنراوە. ئەوە بە ڕۆژوو بووی قورئانیش خوێندووە. لە ڕۆژی قیامەتە خوای تەبارەک وەتەعالا ئەم دوانە هەردووکیان بانگە شەفاعەت و تکا بۆ تۆ ئەکەن. ڕۆژوو ئەڵێ پەروەردگارە شەهوەتی لەسەر خۆی حرام کرد، خواردنی لەسەر خۆی حرام کرد، بە ڕۆژوو بوو، کاری باشی کرد، کاری چاکەی کرد، من بکە بە تکا و شەفاعەت خوازی. خوا فەرمووە تکا و شەفاعەت خوازی تۆم قبوڵ کرد. قورئانیش ئەفەرمێ پەروەردگارە اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. قورئان بخوێنن چونکە تکا و شەفیعتانە، چەتری سەرسەرتانە، سیراجی دەستانە، تکا و شەفاعەت خوازتانە. ئەویشتی ئەڵێ پەروەردگارە وەک بە ڕۆژوو بوو ئیستاعەتی لە خۆی تێکدا بوو، خەوی لە خۆی حرام کردبوو، قورئانی ئەخوێن، زۆر زکری منیە کرد، زۆر باسی تۆیە کرد، زۆر کەلامەکەی تۆیە خوێندەوە، منیش کە بە تکا و شەفاعەت خوازی خوا فەرمووی ئەوا تکای تۆشم قبوڵ کرد. هەردووکتان بە یەکەوە تکا و شەفاعەتەکەن بۆیان، من لیان ڕازیم عەفویان ئەکەم. ئەمە خوای تەبارەک وەتەعالا لە حەقی خۆی اینجا حەق و ناس ئەمێنێتەوە. ئێمەی موسڵمانیش کە لەم مانگا بە ڕۆژوو بین و خوامان لە خۆمان ڕازی کردووە، تۆبەمان کردووە، قورئان و ڕۆژوو تکا و شەفاعەتمان بۆ ئەکا، خوا عەفومانەکا لە حەقی خۆی. کێ حەقی خەڵکی لە بابی داتەوە، کێ قسەی لە قیانێ باشی کاتەوە، کێ تاجدەسی لێ ڕەمی و جێناوە با بەجێ بێنێ. چونکە ئەمانە مەرجی قبوڵبوونی تۆبەکەتە، مەرجی قبوڵبوونی ڕەمەزانەکەتە، مەرجی قبوڵبوونی دڵپاکێتەکە. تا ئەو دڵتە پاک نەبێتەوە باش بە دووچاو نابینی. ڕۆژوو چی ئەگری، نوێژی چی ئەکەی، دڵت پاکەرەوە، دڵت پاکەرەوە. ڕۆژوو نوێژ قورئان خوێندن ذکر و تەقوا بۆ ئەوەیە کە تۆ پارێزگاری پێ بکەیت، بۆ ئەوەیە کەوا تۆ پاک کاتەوە، بۆ ئەوەیە ئەخلاق بەرزکە، بۆ بووکە بە ئینسان، بووکە بە کەسێکی عاتیفی و بە سۆز و بە ڕەحم، دڵت پاک کاتەوە. حقد و بغزی تیامێڵە، حەق و ناز بنەوە، قەرزی کێتان لایە بیدەنەوە، یا بڕۆن گردنی خۆتانی پێ ئاساکەن، باسی کێتان کردووە، زەمی کێتان کردووە، غیبەتی کێتان کردووە، قسەت لەگەڵ کیانیە. ئێوەش ئەم حەق و ناس لەسەر خۆتان مێڵن، باخوا لە حەق الله عەفوی کردوون، حەق و ناسیشتان لەسەر نەمێنێ و جەژنەکەیشمان جایزەی کوبرا وەرگرین. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا عاقبەتمان بخێر بێڕی، خوا لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی، خوا تاعەت و عیبادەت ڕۆژیمان کە ڕەمەزانمان لێ قبوڵ فەرمی، خوا ڕەمەزانمان بەسەلامەتی لێ وەرگری، خوا خۆمان و باوکو دایکمان لە عوتەقا و ئازاکراوانی مانگی ڕەمەزان حساب کەی و ئەشبار کەی. خوایە لە ئەخیری مانگی ڕەمەزانە کە بە ئەندازەی مانگی ڕەمەزان کە هەر شەوێک لە ڕەمەزانە 600,000 زیاترت عەفو کردووە لە ئومەتی ڕەسوول الله کە مستحقی عەزاب بوون، ئەهلی ئاگر بوون، تۆ بە ڕەحمی خۆت بە لوتفی خۆت خوایە لەوانە خۆش بووی لە مانگی ڕەمەزانە، لە کۆتایی ڕەمەزانە، بە تەواوی مانگی ڕەمەزان، ئەندازەی مانگی ڕەمەزان، ئەوانەی کەوا مستحقی عەزابن لە مانگی ڕەمەزانە، خوایە لیان خۆشەوی، خوایە خۆمان و باوکو دایکمان لەوانە بین، خوایە جایزەی کوبرامان بیتێ لە شەوی جەژن ڕۆژی جەژنە، خوایە دڵمان پاکەیتەوە لە ئاستی یەکتری، لە حەنای یەکتری، خوایە وەک حەق اللهمان جێبەجێ کردووە، خوایە تەوفیقمان بەی حەق و ناسی جێبەجێکەین، خوایە بغز و کینە نێڵتمان بەرامبەر براو خوشکی مسلمانمان، بەرامبەر جیران و دراوسێمان، بەرامبەر دۆست و ئەحباب و خۆشەویستانمان، بەرامبەر ماڵ و منداڵمان پەروەردگارە. یا ربی خوا عاقبەتمان بخێر بێری، حوسنی خاتیمان پێ بەخشی، بە ئیمان و مانژێنە بمان برێنە زیندوومان کەرەوە. یا ربی خوایە لەناو قبری تەسک و تاریک و باریکە، یا ربی خوایە زبانمان ثابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە، لەو کات و ساتەی پێ من ربکە بە زبانی پاراوە بڵێن الله ربنا، الله ربنا، الله ربنا. یا ربی خوایە لەو کات و ساتە لەناو ئەو گۆڕە تەسک و تاریک و باریکە پێمان ئەفەرموون ماذا تقول في هذا الرجل الذي بعث فيكم وفي الخلق أجمعين. بەرامبەر ئەو زاتە چیت ئەوت، ئەو زاتە ئەناسی نایناسی، خوایە پێغەمبەرە بیناسینەوە وەک چۆن ئێستا شایەتمان بە شانیا دێنین، بڵێن هو محمد رسول الله آمنا به فاتبعناه. ئەوە پێغەمبەریانە، ئێمە ئیمانمان پێنا، رسول اللهە، شوێن ئەو کەوتین، دوای ئەو کەوتین، ئیمانمان بۆ ئێنا.
خوایە لەبەر ئەو ئاسانی کە بمان خوایە قورسی مەکە لەسەرمان ئەویشمان ناچێتەوە تکامان بۆ بکە شەفاعەتمان بۆ بکە بانگمان بکە و دەرمان نەکە خوایە لە قیامەتشا لەسەر پردی سیرات وەک بەرق بمان پەڕنتەوە پێغەمبەر ڕاسم بۆ سەر چیمەنەکانی باش بۆ سەر حەوزی کەوسەر بۆ ژێر سێبەری عەرشی خۆت بە دەستی مبارەکە و پێغەمبەر نازدارە خوایە ئاوی کەوسەرمان بیتێ خوایە پێغەمبەر بانگمان بکە و دەرمان نەکە لەوانە بین بانگمان نەکە لەوانە بین دەست بەسەرمان نادێنێ لەوانە نەبین سووکر ڕسوامان نەکە و دەرمان نەکە یا ڕەبی خوایە پێغەمبەر دەرمان نەکە یا ڕەبی بە ئومەتی خۆی ژمارمان بکە خوا شیفای نەخۆشەکانمان بی خوا عاقبەتمان بەخێر بگێڕی وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی کانی و کارەجەکانمان بتەقێنی وڵاتمان لە گرانی و نەناڕەحەتی پارێزاوکەی یا ڕەبی خوایە وڵاتمان لە گرانی و قاتی و بێبارانی و بێئاوی و وشکە ساڵی پارێزاوکەی خوایە بارانی بەڕەون بارانە بە پێی پێویستمان بۆ خاک و وڵات و نیشتیمانمان خوایە ئەم وڵاتەمان ئەم نیشتیمانمان پڕ لە خێر و خۆشیکەی ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە زەرەرمان لێدا دین و ئەخلاق و خاک و وڵات و نیشتیمانمانە قوتی خەڵکە بڕێ نانی خەڵکە بڕێ گرانی دروستەکە بەرامبەر بە خەڵک خراپە خوایە ئەگەر شیاوی دادەی داتی بی ئەگەر شیاوی داتنە خوایە عالیەها سافی لەها جێش و جاتی بەناخی ئەرزابەری یا ڕەبی خوایە لە کۆڵی مسڵمانانی کەیتەوە یا ڕەبی خوایە گیان ملەتە فەقیرەها جارە جارەتر دەربەدەر نەبێتەوە جارەتر ئاوار نەبێتەوە جارەتر برسی و تیونی نەبێتەوە جارەتر زەرەی لێ نەکەوێتەوە جارەتر نەمان خێرشێت دەستی زاڵم و ستەمکار و تاوانبار و جینایەتکار يا ربي خوايك ولاتي كردواري من پر لخير وخشيكي آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.